بۆ گەیاندنی ڕاکانتان. سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە هەر شوێنێک بینەر و بیسەری ئێمە جوانترین سڵاو ڕێز و خۆشەویستیتان ئاراستە بێ. خۆشحاڵ و بەختەوەرین لە یەکەم ئاڵقەی پرۆگرامی برە و لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستداینە. ئامانجمان لەو پرۆگرامە گەشەپێدانە بە هەندێک بابەت و بوار کە پەیوەست لە نێو دام و دەستگاکان لە نێو خەڵک و کۆمەڵگادا هەستی پێکرێ شتێکی تازە و تازەگەریە بۆ ئەوەی زیاتر بەرچاوڕوونیتان لا هەبێ. ئەمڕۆ لەسەر یەکێک لە بابەتەکان گفتوگۆکەین کە پەیوەستە بە ئیشوکاری کارژێڕی سەرچاوەمرۆیەکان. بۆ ئەوەی لاماڕوون بێ سەرچاوەمرۆیەکان چییە؟ ئەرچی چییە؟ چ ڕۆڵێکی هەیە لە نێو دام و دەستگاکان تا چەند پێویستیشە هەبێتن. و قسەش لە تەوەری دووەمی ئەم بەرنامەیە لەسەر بەڕێوبەر بە شێوەیەکی گشتی ئەرک و ڕۆڵ و ئەو بەرپرسیارەتی کە پێی دراوە لەگەڵ جۆرەکانی بەڕێوبەریش باس بکەین، چونکە ئەبینین لە قوتابخانەیەک لە هەر دام و دەستگایەک لە خێزانیش بۆ نمونەکرێ کەسێک دەستنیشان بکرێ وەکو بەڕێوبەر و هەرسوڕێنەری ئەو شوێنەیە، ئەو خێزانەیە، ئەو گروپەیە، ئەو کارە کێدا سەندیکایەک بێ، ڕێکخراوێک بێ یا حیزبێک بێتن. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز مەهدی محەممەد بەرپرسی بەشی سەرچاوەمرۆیەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران گفتوگۆکەین. کاک مەهدی زۆر بەخێر بێت. زۆر سپاس مامۆستا. خۆشحاڵین کە لەو دیدارە لەگەڵمانی. با لەوە دەست پێ بکەین کە ئێستا ئیدارەی سەربەخۆی سۆران بەشی سەرچاوەمرۆیەکانی لێ هەیە. بۆمان باس بکەی ئەو بەشە بەشێکی تازەیە یا هەبووە لە نێو دام و دەستگاکانە؟ طبعاً بەشی سەرچاوەمرۆیەکان لە هەموو جیهان هەیە، بەڵام لە کوردستان بەگشتی و لە کەرتی حکومی بە تایبەتی تا ڕادەیەک دەتوانین بڵێین تازەیە یان غەریبە، خەڵک زۆر ئاشنا نییە بەو بەشە، بەڵام لە هەندێک بەشی دایرە گەورەکانیش هەیە، لە وەزارەتەکان هەیە، لە زانکۆکان هەیە، بەڵام بەگشتی لە سنووری سۆران پێم وایە نییە. ینی تقریباً ئیدارەی سەربەخۆی سۆران یەکەمین موسسەیە لەو ناوچەیە کە بە ئەو بەشەی کردوتەوە لە هەیکەل تەنزیمەکەی هەیتی. بەگشتی پێویستە لە بۆ هەموو فەرمانگەکان، بەڵام نەبووە ینی تاخیر بوونە بۆشاییەکە بۆشاییەک هەیە. بڵێ کاکمەدی بەس ئەوە بڵین وەکو خۆت ئاماژت پێکرد، ئەوە نییە بڵێ دامەزراوەیەک بیتن سەر بە وەزارەتێکی دیاری کراوێتن، ینی پێویستیەکە لە نێو دام و دەست. نەخێر، بەشی سەرچاوەمرۆیەکان وەکو هەر بەشێکی تری ناو دیوانی ئەم بەڕێوبەرایەتیە، ئەم ئیدارەیە یان بەڕێن ئەم حافەزەیە پێویستێکی زەرورە، ینی وەکو بەشی دارایی، بەشی ژمێریاری، بەشی کارژێڕی، نازام بەشی هەموو بەشەکان ینی زەرورە هەبێ. ئەم بەشە زۆریش گرینگە، بەڵام لە کوردستان لە جیهان بەگشتی لە کەرتی تایبەتی زۆر گرنگی پێدراوە، لە کەرتی حکومی تا ڕادەیەک گرنگی پێدراوە، لەبەرەوەی کەرتی تایبەتی بابرین ئامانج لە کەرتی تایبەتی قازانجکردنە و هەندی لە کەرتی حکومی بێ ئێمە نەمانتوانی ئەمە بکەین. خۆی لە ئەساسدا لە ڕاستیدا کەرتی حکومیش ئامانج خزمەتکردنە دەبوایە باشتر بواە، بەڵام تا ئێستا نەبووە. ئینشاءڵڵا دەبێ ئەویش بەرەبەرە. ئێستا ئەوەی لە نێو ئیدارەی سەربەخۆی سۆران ئایا ئەمە وەکو بیرۆکە و پێشنیاری خۆت بوو یا هەر وەکو هەیکەلی ئیدارە کە دانرا وەکو بەشێکی گرنگ و پێویست لە نێو هەیکەلی ئیدارە جێگەی بۆ کرابووە؟ نەخێر، ئەمە کە هەیکەل پەیکەر تەنزیمیەکە دەرچووە ڕێخستنەکە لە بۆ ئیدارەکان، لە ئیدارەکانی تریش هەیە، لە محافەزەکانیش هەیە. ئەم پەیکەرە دەرچووە، ئەم بە شەش جێکراوەتەوە لەو پەیکەرە. دیارە بە زەروریان زانیە و پێویستش بووە. دوای ئەوەی کە بەشەکە کراوە، من ینی دوای ماوەیەکی زۆر ئەنجا دەست بەکار بووم لەو بەشەکە، پێشتر ئەم بەشە کەسی لێ نەبووە. باشە، وەکو گوتمان کە گوتت لەسەر ئاستی جیهان و گرنگی زۆری پێدری لە نێو کەرتی تایبەت بە تایبەتی. گرنگ ئێستا بڵێن کەرتی گشتی حکوومەت بیر لەوە بکاتەوە لە نێو هەر بەڕێوبەرایەتێک و دامەزراوێکی سەر بە وەزارەت و حکوومەت
ئەم بەشەی سەرچاو مرۆیە هەبێتن؟ بەڵێ من پێم وایە هەر فەرمانگەیەک هەر دامەزراوەیەک ئەگەر لە 5-6 مۆزەفی زیاتر بێ 5-6 کارمەندی زیاتر بێ پێویستی بەم بەشە هەیە، چونکە ئیش و کارەکانی ئەم بەشە زۆرن، دواتر بەوردی دێنە سەر خاڵەکانی و ئەرکەکانی ئەم بەشە بۆچی پێویستە هەبێ. ئایا ئێمە لە خۆمانەوەین لەبەرەوەی نییە کە من بەرپرسی ئەم بەشە بم یان نا، هەرچێ بەرپرسی ئەم بەشە بێ بەڵام پێویستە ئەم بەشە هەبێ، پێویستە هەموو بەشەکان هاوکار بن لەگەر ئەم بەشە لۆ ئەوەی بتوانین موسسەکانمان و شێوازی بەڕێوەبردننی کارمەند و فەرمانبەرانمان بە شێوەیەکی زانستیانە و ڕێکوپێک بێ، بتوانین خزمەت بکەین لە کۆتاییدا بەو کۆمەلگایە و بەو ناوچەیە بابرین بەگشتی، چکە ئامانج لە هەموو ئەو موسسە و دام و دەستگانە کە حکوومەت دروستێکە ئامانج لی خزمەتکردنە، ئامانجێکی تری نییە، ئامانج یعنی تو ئەو هەموو بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگە و بنکە و نازانم چەند شتێکی ترکراونەتەوە لەم ناوچەیە ئەرکێکی زۆری خستۆتە سەر حکوومەت، بەڵام ئامانج لێی خزمەتە لۆی بتوانی باشتر خزمەت بکە لە پێشان باشتر بێ. باشە کاکمەدی خۆت بەرپرسی ئەو بەشەی ئەبێ بۆ ئێمە و بیسەران و بینەران باشتر ڕوونی کەیتەوە کە سەر چاوە مرۆیەکان ئەوە ئەرک و کار و ئیشەکانیتی خۆی چەند پێناسەیەکەنە لە بۆ سەرچاوە مرۆیەکان، بەڵام ئەگە پێناسەیەکی کورتی سەرچاوە مرۆیەکان بکەین، سەرچاوە مرۆیەکان ڕێگایەکی استراتیژیە بۆ بەڕێوەبردننی ئەو کەسانەی کە لە دامەزراوەکە کار دەکەن بە مەبەستی هاندان و گەیشتن بە ئامانجی دامەزراوەکە دەستگاکە بە شێوەیەکی تەندروست و زانستیانە. ئەمە لە کورتترین پێناسەیە، بەڵام چەند پێناسەیەکی تریشانە لە زانایانی بواری بەڕێوەبردن و HR کردویانە، وەک فرانس دەڵێ پرۆسەی هەلبژاردن و بەکارهێنان و گەشەپێدان و قەرەبووکردنەوە و چارەسە سەرچاوی مرۆیەکانی ڕێکخراوەکەیە. خۆی لە مەسەلەی HR زۆر ڕێکخراو بەکار هاتووە، چونکە لە ڕێکخراوەکان دائیمەن ئەو بەشە زۆر گرنگی پێدراوە، لە کەرتی تایبەتیش بە هەمان شێوە، لەبەرەوەی لە کەرتی حکومی کەمتر گرنگی پێدراوە، لە زۆربەی پێناسەکان باس لە ڕێکخراوەکان و کەرتی تایبەتی ئەکرێ. پێناسەیەکی دی سیکۆلا دەرێ بەکارهێنانی هێزی کاری دامەزراوەکەیە کە بریتیە لە پرۆسەی دامەزراندن و هەڵسەنگاندن و کارکردن و پێدانی قەرەبووکردنەوە و موچە و خزمەتگوزاری و تا کۆتایی، ینی هەموو ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە کارمەند و خزمەتگوزاری وەیە ئەرچی ئەم بەشەیە بە هەماهەنگی لەگەر بەشەکانی. تەبعاً ئەم بەشە سوپەرمان نییە برین ئەمە برین وەڵای ئێجارمان کردۆتە ئەوە وەکو سوپەرمانێک هەموو شتەکانمان لە بۆ چارەسەر بکە، هەموو ئەرکەکانی بە هەماهەنگیە لەگەر بەشەکانی تر ئەبێ هەماهەنگ بی. باشترین ئیش ئەوەیە بەرپرسی ئەم بەشە هەماهەنگی بکە لەگەر کارمەندەکانی، لەگەر بەرپرسی بەشەکان، لەگەر بەڕێوەبەرایەتیەکان تا کۆتایی. ئێوە توانیوتانە بۆنە لە نێو ئیدارەی سەر بەخۆی سۆران ئەو هەماهەنگی لە نێوان بەشەکانی تر هەبێتن لەگەڵ بەشی سەرچاوە مرۆیەکان؟ بەڵێ خۆشبەختانە توانیتمان لەگەل دیوانی ئیدارە کە پێک دێ لە بەڕێوەبەرایەتی و چەندین بەشی ترمان هەنا برادەران هەماهەنگێکی باشمان هەیە لەگەل برادرانی نووسینگە، لەگەل برادرانی بەڕێوەبەرایەتیەکانی تر، لەگەر هەموو بەشەکان هەماهەنگێکی زۆر باش هەیە و بە پێرهاتووێکی زۆر باش هەیە لە لایوان، هاوکارێکی باشن و سەرەڕای ئەوەی ئەم بەشە نوێیە بۆ ئێمەش نوێیە، بۆ وانیش نوێیە، بۆ منتیقەکە نوێیە، بۆ ناوچەکە نوێیە، بۆ بەرپرسی بەشەکانیش نوێیە، بەڵام وچی برێن لەگەر ڕاهاتوین، یعنی توانیتمان دەست پێ بکەین کە تو دائیمەن لە هەر ئەرکێک لە هەر ئیشێک ئەبێ لە جەیەکەوە دەست پێ بکەی، ناکرێت و برێ بە دوو ڕۆژە هەموو شتەکانە من بە یەکجاری تەواوەکەم. پرۆسەیەکە بەردەوامە و ئێمەش بەردەوامین لەگەری کۆل نادەین، ئینشاءالله بتوانین هەماهەنگی و خزمەتێکی زۆر باشی ئەم ئیدارەیە بکەین لە کۆتاییدا خزمەتی هاوڵاتیان ئەم ناوچێ بکەین. باشە کاکمەدی گوتت بەشەکە نوێیە و ڕەنگ بێ بۆ خەڵکیش کە دێن ئەیبینن کە بەشی سەرچاوە مرۆیەکان تازەیە ئەو شتیان بەرچاوەکەی بۆ خۆت پێشتر هیچ زانیاریەکەت لەسەر ئەوە هەبوو کە وەکو بەرپرسی ئەو بەشە دەستنیشان کراوی لەگەڵ ئیش و کاری تۆ ئەگونجێت؟ من ئەگەر متابعی منت کردبی لە بابرێن لە تۆڕە کۆمەلایەتیەکان و فەیسبوک و ئەوانە زۆر لە مێژە لەسەر ئەم بوارە ئەنووسم و ئیش لەسەرەکەم. طبعا لە کەرتی تایبەت بەڵێ لە کەرتی تایبەت من ئیشم کردیە، لە کەرتی حکومیش کارژێڕی و ئەوانە زۆر ئیشم کردیە،
لە بواری بەڕێوەبردن بەگشتی ئیشم زۆر کردیە بەڵام بە تایبەتی لە کەرتی تایبەت لە چەند بوارێکی بەڕێوەبردن و ئەمانە ئیشم کردیە و شارەزایەکی باشم هەیە تا ڕادەیەک هەرچەندە ئینسان نابی بەخۆی برێ شارەزایی هەیە بەڵام ڕازی نیم لە شارەزایی خۆم بەڵام وەک دەتوانم بڵێم دەتوانم ئەم بەشە بەڕێوە ببەم ئینشاءالله بە باشی بەڕێوەی ببەم بە هاوکاری تەبعاً بە هاوکاری هەموو برادەران بە هاوکاری ئەوانەی کە شارەزان بە هاوکاری فەرمانبەران بە هاوکاری ئینسان دائیمەن بەتەنێ ناتوانانی شتێک بکە بەڵام بە هاوکاری برادەران و ئەو بوو کەسانێک کە شارەزانە لەو بوارەی ئینشاءالله بەڕێوەی بین چ ئیشێک بە دروستی ئەکەوێتە سەر چاوە مرۆییەکان لەنێ ئەو دامەزراوانەی کە هەیە ئەو جاگەر بینە سەر خاڵەکانی سەرچاوە مرۆییەکان زۆرە ئەگەر هەندێکی بە کورتی باسکەی بۆ ئەوەی وەکو بەرچاوڕوونی گرنگی سەرچاوە مرۆییەکان ئێجار لە دامەزراوەکاندا یان ئەرکەکانی بەڕێوەبەری سەرچاوە مرۆییەکان هیمان ریسۆرس مانیجمنت گرنگێکی زۆری هەیە و برین خاڵی زۆر هەنە و ئەرچی زۆری هەنە ئەرکەکانی گشتینە تەبعاً زۆر بەشمان هەیە ئەرکەکانی تەنها تایبەتە بە بەشی خۆی بەڵام ئەوەندەی HR بی بەشێکی دەتوانین برین بەشێکی گشتیە یعنی پەیوەندی ئەم بەشە لەگەر هەموو بەشەکانی تر هەیە لەگەر ئەوە نییە بە تەنها ئیشی خۆی لە غورفەی خۆی بکەتەوە ئەبێ هەماهەنگ بی و هاروکار بێ لەگەر هەموو بەشەکانی ناو دیوان وەزائیدەن قایمقامێتەکان و بەڕێوەبەرایەتی نەحیەکان و زائیدەن دیسا دواتر فەرمانگەکانی سنوورەکەمان ئەوانە هەموو وەکو ئێجار ئەرکە ئەرشی بەشی ئێجارە تەبعاً بوونی سەرچاوە مرۆییەکان یان بەشی ئێجار لە هەر فەرمانگەیەک کە تۆ دیتت ئێجاری لەسەر بوو واتە گرنگیدانێکی تەندروست بە کارمەند و فەرمانبەرانی ئەم دامەزراوێت ئەمە یەکێکە لەوەی کە ئەرچی ئەو بەشەیە کە بتوانێ وەکو باسمان کرد گرنگی بدات بە فەرمانبەرانی بە بەرپرسی بەشەکان بەڕێوەبەرەکانی هەماهەنگێکی باش بکە و دواتر لەسەر ئەو مەسەلانە وردەکاری هەیە خاڵی دووەم پرۆسەی دامەزراندن تەبعاً دامەزراندن نا تەعینکردن نا کە پێشتر ئەمان کرد ئێمە لە کوردستان بەگشتی خەڵکمان دامەزران و تەعینمانە کرد بەڵام بە پرۆسەی دامەزراندندا تێناپەڕین یعنی ئەمەش خاڵێکی ترە پرۆسەی دامەزراندن تۆ کاتێک بەشێک دەڵێ ئەمن پێویستم بە دوو فەرمانبەرە بابرێت فەرمانبەرێکی لە ژمێریاری پێویستە یەکی بابرێن لە کارژێڕی پێویستە بەشی HR بەرپرسی HR یان بەشی HR دێ لەگەر ئەو بەشە بە هەماهەنگی مواسەفاتەکانی ئەو کارمەندە بێ دیاری بکە بەشەکە بەرپرسی بەشەکەی کە پێویستی بە کەسەکەیە بە فەراغەکەیە لە بۆی پڕبکرێتەوە مواسەفاتەکانی دیاری دەکات دەڵێ من مۆزەفەکەم پێویستە لە بۆ ژمێریاری ئەمە و ئەمە بزانێ و ئەم مواسەفاتانەی هەبێ HR دێ ڕێکی دێخی ئیعلانیەکە یەکەمین جار یەکەمین شت تۆ نایی بابرەی یەکسەر ئیعلانی بکەی برێ من تەعیناتم هەیە دامەزراندنم هەیە تۆ ئەبێ بەشی ئێجار کە لەگەرەوی هەماهەنگی کرد و شتەکانیان ڕێکی خست مواسەفاتەکانیان دیار کرد دەی ئیعلانێک دروست دەکەی لە لەوحەی ناو فەرمانگە لە هەموو فەرمانگەیەک لەوحەیەکی ئیعلانات هەیە بابرین لە لەوحەکەی هەلەواسی ئەگەر فەرمانگەکەت گەورە بوو تەبعاً ئەگەر مؤسسەکە چەند بەڕێوەبەرایەتی و بەشێک پێک هاتووە بەڵام لە بۆ بەش و بەڕێوەبەرایەتیە گچکەکان ڕەنگە پێویست بەمە نەبی هەمویان دەناسی و دەزانی چێ توانای ئەو میشەی هەیە کە جۆب پێستت کرد پێستینگت کرد هەڵت واسی بابرین سەرەتا ئەبێ بێی بزانە ئەو کەسە لە ناو خودی دایرەکە هەیە لە ناو خودی ئەم دایرە هەیە بتوانین ئەم فەراغە پڕکاتەوە لە ئەوەی مەسرەف و خەرجیت کەمتر بێ بەگشتی ئەگەر توانیمان ئەمەش چەند ڕێگایەکەیە یەکێک لە ڕێگایەکان کاتوو ئەتەوێ ئەم فەراغی پێ پڕکەوە کەسێکمان هەیە لە بەشێک ئیشەکە بەڵام ئیشەکەی زۆر کەمە ئیشەکەی لەو بەشەکەمە ینی مەجال و وەختی هەیە کە بتوانی ئەم بەشەش پڕکاتەوە دێنی دوو ئەرچی پێسپێری
لە بەشی خۆی ئیشەکە ئەرکەچی ترشی پێسپێری لە ئەوەی ئەم کارەی لە بۆ بکە لە بەرەوەی ئەم کەسەکە پێویستی بە مۆزەفێکی ژمێریاریە ڕۆژانە چەند سەعاتێکیشی پێەیە دەکرێت ئەو مۆزەفا ئەو شەشی لە بۆ بکە و مەسرەفەکەی کەمترە بێ ئەوەی کەسێکی تر دار بمەستێ کەس دانامەزێت یا موچە بدرێتە کەسێک ڕەنگە ئەم قسە تۆزێک ناخۆش بێت لەو برادرانی کە تازە تەخەڕوجەکەن بەڵام ئەمە ڕاستێکەیە من ڕێباس لە ڕاستێکەکەین باس لەوەی ناکەین خۆزیە بمانتوانی بە هەموو خەڵک دامەزرێنین بەڵام دامەزراندن لە کارتی حکومی چارەسەر نییە ئەبێ کارتی تایبەتی هەبێت دواتر ئەگەر ئەم ئەلتەرناتیڤە سەرکەوتوو نەبوو بابرین ئەم بژاردەیە نەبوو ئەو کەسەمان دەست نەکەوت بەو شێوەیە دەی ئۆڤەرتایم دانی ئۆڤەرتایم واتە کاتژمێری زیادە تۆ لەو فەرمانبەرە مۆزەفی ژمێریاری بەڵام ئەتەوێ موچەکەت کەمە سەعاتێک لە بۆ من ئیش بکەی من بەشی ژمێریاری مەوا بڵێم من موچەیەکت دەدەمێ یان پاداشتێکت دەدەمێیان قەرە بوو دەکەمەوە لەو ئۆڤەرتایمە ئەم فەراغم لەوە بڕکێەوە ئەمەش بژاردەی دووەمە بژاردەی سێم تەنسیبکردنە هێشتا لە دام و دەستگاکان هێشتا ناینە سەرەوەی کە خەڵکێکی بینین دامەزرێنین چونکە دەبێتە بارقورسی لە کۆتاییدا هەر دامەزراندنێک لە کەرتی حکومی و کەرتی تایبەتی بارقورسیەکە تا هەتایە یعنی تۆکە ئەم خەرجیەت زیاد کرد ئەبێ بابرێن بەرهەم و قازان شت ئەوەندە بێ کە تۆ بتوانی ئەم خەرجیە زیاد بکەیت دەی تەنسیب دەینە سەر تەنسیبکردنیش چییە لە فەرمانگەکان تەماشەیەکێک کامە پسپۆڕی هەیە لە ئەوەی خەرجی زیاد نەکەی لەسەر حکوومەت و بارقورسی لۆ دروست نەبێ یان وەکو تێستە کرد دەتوانی ساڵێک دو ساڵ و ئەوانە چونکە زۆر جار ئێمە تووشی ئەو مشکلێش دەین ئەگەر لەبەرەوەی بە پرۆسەی HR و دامەزراندن تێنەپەڕیە خەڵکێکمان تاین کرد دواتر ئیشەکەی پێ نەکرایە بە ملیشمان داهاتی نەمازانێت چی لێ بکەین تازە تاین بووە ئیتر ناتوانی و دامەزرایە تەنسیبکردن لە فەرمانگەیەکی تر تەنسیبەکەی لە بۆ ئەو شوێنەی فەرمانگەی خۆت بەڵام موچە و شتەکانی هەر لە جێگای خۆی وەرەگرێت دەوامەکەی لە جێگایەوە ئیشەکەش لەبەوەکە و کەواتە هیچ بارقورسێکی دروست نەکرد لە کۆتاییدا وە کەلێنەکەشمان پڕ کردەوە دواتر پرۆسەی دامەزراندن ئەگەر ئەمە نەبوو ئەرکێکی ترمان هەیە لە HR بەگشتی لە بۆ هەم لە بۆ مەسەلەیە کە لە فەرمانگەیەکی نوێ کراوە پرۆسەی دامەزراندن دەست پێەکە پرۆسەی دامەزراندن بە هەمان شێوە و ئیعلانێک ڕێکدێخی لەگەر ئەو مؤسسەی ئەو بەڕێوەبەری ئەو دامەزراوەی کە پێویست بە چەند مۆزەفێکە بەم شێوێ و بەو مواسفاتانە طبعا هەر ئیعلانێک لە هەلی کاردام بلاو کرایەوە ئێمە ئاگادارین و دەزانین ڕەنگە ئەگەر پێویستت بە 5 کەس بی 200 کەس داوا بکە و CV بدە ئایا تۆ ئێمە دەتوانین ئەم 200 کەسی بهێنین مقابلە و ئەنتەرویویان لەگەر بکەین نەخێرە ماوە شتێکی قورسە و پێویستش نییە بیکەین پێویست نییە ئەم هەموو بارقورسیە و ڕۆتینیاتی بکەین لێرەدا ئەبێت چی بکە ئەوەی گرینگە بەشی HR بتوانی زۆرترین CV کۆ بکاتەوە زۆرترین CV کۆ بکاتەوە لەو خەڵکانەی کە پێویستیان بەکارە لۆ ئەوی پسپۆڕی باشترین کەسی بەدەست بکەیت تو دەی هەم بە ڕێگەی ئەعلانیان لە ڕێگەی داوا لە زانکۆکان لە پەیمانگەکان دەکەی ئەوانەی کە سەرچاوەی دروستکردنی ئەم کەسانن داوایان لە یەکەی کە سیڤیت لە بۆ بنێرن خەڵکت لە بۆ بنێرن ئەمە پرۆسەی سیڤی کۆکردنەوەیە ئەمانە ئەرچی HR بابڕی کە سیڤیەکانمان کۆ کردەوە گوتمان جاری دووەم ئیشی دووەم ئەرچی دووەم دێ سیڤیەکان لە یەکتر جیا دەکەیەوە طبعا ئێمە لە ڕاگەیانەکەی کە وتمان ئەوەندە کارمەندەمان پێویستە بەم مواسەفاتە بەم شێوەیە مەرجەکانمان دیارن واتە گوتمان پێویست ناکرێ هەموو ئەو خەڵکەی بهێنین ئەنتەرویو ئەوانەی خاڵیان نزیکە یان خاڵەکانیان لێ مەوجودە تو دەی ئەمانە هەڵبژاردنیان بۆ دەکەی بۆ نمونە لە 100 کەس 200 کەسە تۆ پێویست بە 5 کەسیە دەکرێت 15-20 کەسەکی هەڵبژێری کە خاڵی مەرجەکانی تێدایە و یان نزیکە لەم خاڵانە کە هەڵمان بژاردن ڕۆژێکیان لە بۆ دیاریەکەین چاوپێکەوتیان لەگەرەکەین دەین چاوپێکەوتینیان لەگەرەکەین لە ڕێگای لیژنەیەکی تایبەتمەند ینی ئەمە بە یەک کەس ناکرێت دائیمەن پرۆسەی دامەزراندن ئەبێ
پێک بێت لە چەند کەسێک و تا اختصاسەکانی تێدا بێ ئەمانە چەند کەسێک بڕیار لەسەر مەسەلەیە بدەن یەک کەس جوان نییە و باش نییە بڕیارێکی مطلق باش نییە ئەنی من پرۆسەیە کە چاوپێککەوتمان پێکرد تاوان لەم 15 کەسەی 5 کەسی خۆمان هەڵبژاردن دواتر ئەرچی HR تەواو نابێ هێشتا هەر بەردەوامە ڕەنگە خەڵکێک بەرپرسی بەشەکە ئەرکەکەی تەواو بوو وتی من پێویستم بەم مواسەفاتانەیە ئەم کەسەم پێویستە فەرموو HR ئەمانم لۆ دابین بکە دابینکردن و ئەم پرۆسەیە ئەرچی HR ئەرچی سەرچاوە مرۆیەکانە دوای ئەمە کە دامان مەزراندن ئەبێ سەرەتا بەشداری خول و ڕاهێنانێک بکەن بەشداری بکەن لە خول و ڕاهێنانێکی پێگەیاندن لە ئەوەی تووشی ئەم ئیشکالە نەبین هیچ لە بوارەکەی ڕەنگە خەڵکێکمان هەیە زانکۆی تەواو کردیە بەڵام لە عملیەکەی هیچی نەکردیە تۆ لە خول و ڕاهێنانەکە ئەمانەی پیشانە دەی شارەزایەکەی و ئەمەش پێویستیە کاک مەهدی بەر لەوەی ئەو خاڵانەی تر باسکەی ینی کەوابێ ئەرچی سەرچاوە مرۆیەکان زیاتر ڕێخستنەوەی میلاکاتە لە نێودام و دەستگاکان بە شێوەیەکی گشتی شێوەیەکی گشتی ئەرکە سەرچێکەیتی ئەرکەکانی زۆرە بەڵام ئەمە ئەرکە سەرچێکەیتی توانی وتانە بڵێن ئێستا وەکو ئەو بەشە داتایە کۆبکەنەوە بۆ نمونە لە سنووری ئیدارەی سۆران کامە فەرمانگە و دامەزراوە بەڕێوەبەرایەتی میلاچی زیاترە کامە میلاچی کەمترە و پێویستە ئەو ڕێخستنەوەی میلاکاتە بکرێت ئێستا تەبعاً ویستم بینە سەر ئەمە تاریخی ئەوەی کە لە کەیوە دەست بەکار بووینە لەم بەشە ڕێکەوتی دەست بەکاربوونمان چونکە وەکو باسمان کرد بەشەکە و ئێمەش نوێینە لێرە لەم بەشە دوایی ئەوەی من دەست بەکار بووم لە 19 2023 ینی هەمووی ئەزمێم 4-5 مانگەکەکە هەستین بەدانانی پلانێک بە بۆ بەڕێوەبردننی ئەم ئیشکارە سەرڕای ئەوەی ئستافی کەم وەزەفی کەم ئێمە بەگشتی لە ئیدارەی سۆران مۆزەف و ستافمان زۆر کەمە لەو زانیاریدان و بەشەکەی من هەر زۆر کمین یعنی ئەتوانین پێویستە چەندی هەبێ و چەندتان هەیە ڕەنگە هەر بەشەک لە فەرمانکانی دەگەر بەراورد کەین لە بەڕێوەبەرایەتیەکانیش نەک لە دیوانی وەزارەت و دیوانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بەراورد بەوان نینەمە بەراورد ناکرین لەگەرەوان چونکە ئەوان ڕەنگە 10-15 کەسیان هەبێ بەلایانی کەم 5-6 کەسیان هەبێ بەڵام ئێمە ڕەنگە 1-2 کەس بین یان 1 کەس بین لەم بەشە ئەمە خەلە لە گەورەکەیە ئەمە لێرە بەڵام سەرڕای ئەوەش و توانیتمان ئەم ئیشە لە ڕێگای برادران و بە هەماهەنگی و هاوکاری ئیشەکان تێپەڕینین و ئیشەکە بەجێ بگەین دوای ئەوەی پلانماندانە لە بۆ ئەم بەشە باسمان کرد هەستاین تەبعاً تو هەر ئیشێک بکەی ئەبێ دیراسەی ئەو مەوزوعی بکەی بەبێ دیراسە نابێ بەبێ ئەوەی تو سەردانی مەیدانیت هەبێ ناتوانانی دەست پێ بکەی ئیشێک برێم ئەم موسسەیە پێویستی بە مۆزەفە پێویستی بە میلاکە پێویستی بە خول و ڕاهێنانە لەسەر چه ئەساسەکەم بڕیارادێ دەبێت تۆ دیراسی وەزعەکەت کردبی هەستاین بە ڕێخستنی سەردانیکردنی دیوانی قایمقامیەت و نەحیەکان کە خۆشبەختانە سەردانی زۆربەی قایمقامیەتەکان و کارژێر قایمقامیەتەکان و بەڕێوەبەرایەتی نەحیەکانمان کردووە تەنها چەند کێشەیەکمان لە بۆ دروست بوو لەبەرەوەی نوێ دروستبوونی قایمقامیەت و نەحیەکان و گۆڕانکاریانە چەند قایمقامێتێکی کەماون کە سەردانیان بکەین لەگەڵان بەگشتی سەردانمان کردوون و دیراسەمان کردوون و پێویستەکانی ئەو قایمقامێت و نەحیەکانمان دیاری کردیە و ئینشاءالله لەم ماوەیە دەست پێ یەکەین و بەگشتی لۆ زانیاریتان میلاکمان لە قایمقامێت و نەحیەکان زۆر کەمە یعنی ئێستا ئیدارەی سۆران کێشەی کەمی میلاچی هەیە کێشەی کەمی میلاچی هەیە بەڵام بە هەول و جودی ئەم برادرانەی لەوێ ئیشەکەن و توانیتمان ئیشەکان زۆر بەباشی بکەین یعنی بە مەجموعەکی خۆبەخش و مەجموعەکی ترمان کە بە تەنسیب هاتوونەوە بە نەقل هاتوونە برادرانی تر پێم وانییە هیچ ئیشێک ڕاوەستابی ئیشەکان زۆر بەباشی کراوە سەرڕای ئەوەی میلاکمیش بەڵام من باوەڕیم زوو بە میلاتی زۆر نییە تەبعاً زۆر فەرمانگە من پێم وایە لەبەر میلاتی زۆر ئیشەکانیان ماوە من بە قنیعاتی خۆم باوەڕیم بە میلاتی زۆر نییە بەستی ئەەکەن بۆ ڕێخستنەوەی میلاکات بۆ ڕێخستنەوەی میلاک ئەمە خەریکن دیارە لیژنەیەک پێکاتوە لەسەر ئەساس
ئاستی نووسینگە و جەنابی سەرپەرشتیار من زانیاریم زۆر لە سەرمانە لە ڕێخستنیەوە لیژنێکی تایبەت پێک هاتووە بۆیە لەسەر ئەم بابەتە پێت باشە پێکەنانی ئەو لیژنێ و بەڵێ بەتاکید هەموو ڕێکخستنەوەیەک شتێکی گرینگە بەڵام دیسان ڕێخستنەوەکە بە شێوەیەکی زانستیانەوە بێ بە شێوەیەک بێ کە بتوانی تا حدێک مشکلەکان حەلکەین ینی کێشەکان چارەسەر بکەین ئینشاڵڵا بەردەوامیشن و کێشەکان چارەسەرە بن و ڕێک دەخترێتەوە میلاکەش لە کۆتاییدا بێ ڕێگەسترێتەوە. باشە کاکمەدی ئێستا بپرسم سەرچاوە مرۆییەکان دیارە بۆ چ وەزارەتێک و بەڕێوەبەراتێکە یا پێت باشە لە نێو تەواوی دامەزراوەکانی حکوومەت ئەو ئەرک و بەرپرسیارەتە دیاری بکرێتکە بەشێکی تایبەت بۆ سەرچاوە مرۆییەکان بکرێتەوە. من وەکو باسم کرد بەڕێی من بە حکمی وەی لەو وارە ئیشم کردیە تا ڕادەیەک و ئەو ماوێش عملی چویمە ناو مەسەلەکەی ئەبێ هەموو دامەزراوەیەک لە کەرتی گشتی و تایبەتی ئەم بەشەی هەبێت جا ئەم کۆمپانیایە کەرتی گشتیە کە تایبەتیە یان دامەزراوەی حکومیە فەرمانگەی حکومیە بۆ فەرمانگەیەک کە چەند مۆزەفێکی هەیە ڕەنگە زۆر پێویست نەبێت بێتە باقورسی بەڵام دەکرێت سوود ببینن لە سەرچاوەی مرۆیی لە بەشی سەرچاو مرۆیەکانی تری فەرمانگەکان لە زانکۆکان لە بۆ منە لە ناچی لە ئیدارەی سەربەخۆ ینی ئێمە ئامادەینە هەر هاوکاری هەر برادێک و هەر فەرمانگەیەک بکەین کە پێویستیان بەمەبی بە هەموو شێوەیەک ئامادەینە و هاوکاریشانەکەین و هاوکارشەبین ئەوەش ئەبیتە ئەرچی ئێوە بۆ نمونەکە باس لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کرد ئەو شوێنانەی کە بڵێ دەرچویان هەیە CV بنێرنە لایەنگۆ یا خۆتان ئەگەر لە کارێک پێویستیەک بۆ ئاگاداریان ئەکەنەوە لە ڕاستیدا ئەبێمە فەراغێکە بێ اینجا CV وەرگرین باشە واتە پێویستێکی فەرمانگەیەکە بێ یان شوێنێک هەبێ پێویستی بەم کەسانە بێ ئەگەر ناوەرگرتنی CV لەو گۆڕێک تۆ خەڵکی ئەزیەت بدەی و بهێنی کۆبکەوە زۆر ئەگەر بنێن بەدەر لە CV تەنها لە زانکۆ پەیمانگاکان بپرسن بۆ نمونە چەند دەرچووی دانەمەزراو هەیە کە پێویستی بەکارە ئەمە ڕێژەکە گەلێک زۆرە گومانی تێدانە بەڵام هەبێ باشە یعنی هەموو ئەم داتانە هەموو داوەکو بەرچاوڕۆنی و داتا و خەڵکێکی چەند زۆرمان هەیە لەم ناوچەیە دەرچوومان هەیە و ئەمانە لە چ بوارێک دەرچوونە پسپۆڕیەکەیان دیاری بکرێ ئەمە زۆر گرینگە لە کاتی پێویستی تۆ لە فەرمانگەیەک لە شوێنێک لە شریکەیەک داوای کرد یان کارگەیەک کراوە تەبعاً ئوستاز ئەم مەسەلەیە بە کەرتی حکومی چارەسەر نابێ یعنی کەرتی حکومی تااقەتی کەرتی حکومی ئەوە نییە بێ ئەو هەموو خەڵکی دامەزرین لە هیچ وڵاتێکی جیهان باوەڕ ناکەم شتیوە هەبێ هەموو ئەو کەسانەی لە زانکۆ پەیمانگا تەخەڕوجەکەن تۆ بینی دای مەزرێنی ئەمە پێم وانییە لە جیهان شتیوە هەبێ بەڵام بەدیلی ئەمە لە وڵاتان هەیە بەدیلی ئەمە ئەوەیە تۆ شریکاتی گەورە بینی و کارگەی گەورە بکەوە لە ناوچەکە ئەمە ئەچی سەرەکی ناوچەکەیە بەرپرسانی ناوچەکەیە و هەولی ئەمە بدەن تا چەند گرنگە بمورە بچرم ئیدارەی سۆران بۆ نمونە هەوڵی ئەوە بدە هەندێک کارگە و کۆمپانیا لێرە بکرێتەوە بۆ ئەوەی بەشێک لەو دەرچوانەی کە هەلی کاریان بۆ نەڕەخساوە دانەمەزراون بتوانن بەکار بخرێن و سوود لە پسپۆڕیەکانیان وەربژیرێ ئەمە زۆر گرینگە و ئەبێ ئیشی سەر بکرێ پێم وایە ئیشی لەسەکراوە ینی تایبەتی جەنابی سەرپەرشتیار لە هەولی ئەوەدایە زۆرترین خوا پێدراوان و دەوڵەمەندەکان بینی لەم ناوچە ئیشەکانیان وەگەڕ بخەن بە تایبەتی لە ئێستا لە کەرتی گەشتیاری و لەمانە دەستمان پێکردیە ینی چەند هەولێک هەیە دیسا وەکو باسمان کرد هەموو بە چەند ڕۆژێک ناکرێ بە چەند کاتێکی کەم ناکرێ بە ساڵێک و دو ساڵ ڕەنگە ئەمە هەموو چارەسەر نەبێ بەڵام ئەگەر تەماشەی بکەین لە ڕووی پرۆژەوە لە ڕووی ئیش و کارەکانی هاوڵاتیانەوە پێش بوونەوەی ئیدارەی سەربەخۆ لەگەر ئێستا جیاوازیێکی زۆر هەیە لە هەموو بوارەکان جیاوازی هەیە ڕەنگە کوچە و کۆلان نەبێ پرۆژەی لێ نەکرابێ شەقامەکانی قیر نەکرا مەرچەندە ئەوە تەوەریمە ئەوەش نییە بەڵام هاتینە سەر و مەسەلەی گرنگی بوونی ئیدارە لەم ناوچەیە ینی پێویستێکی هەنووکەیی بوو پێویستێکی زەرور بوو ینی ئەمە دیارەک بوو لەلایەن حکوومەتی هەرێم بە ئێمە و بەم ناوچەیەدا هایبێ ئەمە هاوکار بین پێویستە هەموو هاوڵاتیان و خەڵکی ئەم ناوچێ هاوکار بێ بۆ سەرخستنی ئیش و کارەکانی ئەم ئیدارەیە بەگشتی
باشە طبعا ئەگەر عفو ئەگەر ئەم بەشە ئەم ئیدارەیە سەرکەوت بەشەکەی منیش سەرەکەوێت ئینسان ئامانجی ئەمەیە. ئێستا بێمە سەر ئەو پرسیارەی بوون هەر لەسەر دەرچووی زانکۆ پەیمانگاکان ڕەنگی زۆریان بپرسن هەلی کارودان، بەڵام ئەگەر ئەو ئەرکە بە ئێوە برس پێدەی وەکو بەشی سەرچاوە مرۆیەکان بۆ نمونە کۆمپانیایەکات پرۆژەیەکی کەرتی تایبەتیش بۆ نمونە کرایەوە داوا لە ئێوە بکری ئێوە خەڵکی پسپۆر و تایبەتمەندیان بۆ بنێرن یا بۆیان دیاری بکەن کە دوور لە برادەرایەتی و خزمایەتی و ڕەنگ بێلەمەیان هەندێک کەسی هەبێت چەندەها ساڵە دەرچووە بەڵام کەسێکی ئەو ساڵ یا ساڵی پار دەرچوو بێتن هەلی کاری بۆ بڕەخسێ. ئەمە زۆر گرینگە. من مەبدەئەکم هەیە بەلای منەوە گرینگەوێ خەڵکێک دامەزرێ نەک برای من و خزمی من دامەزرێ. یعنی ئەمە ڕاستی مەبدەئی منە. یعنی هەوڵە دەین ئەم بیرۆکەیە بکەینە شتێک کە خەڵک بەگشتی وابیر بکاتەوە. یعنی پێویست نییە ئەگەر لە ماری من سێ کەس تەعین بووی بن، سێ کەس دامەزراویم هەبن ئیچاریش دامەزرێ، بەڵام لە مالی جەنابتان کەس دامەزراو نەبێ، تا زەرورترە لە بۆنگۆ یەکێک دامەزرێ. هەرچەندە دامەزراندن وەکو باسمان کرد چارەسەر نییە. یعنی دامەزراندن تۆ ئێمە ئەگەر تەماشە بکەینێ لە ساڵانی ڕابردوو طبعا هەمومان بەرپرسین لەو مەسەلەیە لە کە حکوومەتی هەرێم خەڵکێکی زۆریان دامەزراند لە ساڵانی ڕابردوو بە شێوەیەک بوو کە شێوەکە ڕەنگە بە پرۆسەی دامەزراندندا تێنەپەڕیبن. ئێستا کێشەمان لە بە دروست بووە لە فەرمانگەکان. ئێستا گەورەترین کێشەی ئێمە عەفو ئوستاز گەورەترین کێشەی ئێمە لە فەرمانگەکان کەمی میلاک نییە. لە زۆربەی فەرمانگەکان میلاکمان زۆرە بەڵام میلاکشمان کەمە. چۆن؟ یعنی خەڵکێکمان هەیە دامەزرایە بەڵام لە هەمان پسپۆڕی نییە، واتە شارەزایی لەم ئیشە نییە، ناتوانانی ئیشەکانی بکە. ینی هەموو زۆربەی فەرمانگەکان میلاکیان زیادە و پێویستیان بە میلاکە. یعنی ئەمە ڕێکخستنەوەیەوێ، ینی ئیش لەسەرکردنەوێ. هۆکارەکەش ئەوە بووە کە خەڵک دامەزراوە، خەڵکمان دامەزراوە 20 ساڵە ڕەنگە 25 ساڵ بێت دەورێکی خولوڕاهێنانی نەدیتبی نبینیبی، ینی پێویستە یانەگە خولوڕاهێنانێکی بینیبی وەکو پێویست نەبوویبی نەیتوانیە ئیشەکانی خۆی بە تەواوی بەعمەلی ئیش بکەوە سوود ببینی لەو خولوڕاهێنانە. بۆیە وەکو باسمان کرد سەرەتا پێویستمان بەکردنەوەی خولوڕاهێنانە کە خەڵکەکە ئەبدێت بێتەوە و ئەو فەرمانبەرانە ئەبدێت بنەوە لەگەر ئەو سەردەمە بگونجێن لەگەر تەکنۆلۆژیا و چکە بواری بەڕێوەبردنش وەکو هەر بوارەکانی دی بەردەوامە لە پێشکەوتن. ینی ڕانەوەستاوە ئێمە کە فەرمانبەرێک لە وەکو ساڵەکانی 80 و 90ەکان ئیش بکە تەبعاً دوا کەوتووە. ئێستا ئەو هەندە سەریع و پێشکەوتوو بووە ناتوانین وەکو ڕەنگە وەکو ساڵی 2020ش بەڕێوە ببین. پێویستمان بە ئەبدێتی نوێ بەردەوام لە خۆپێگیان و ئەبدێت بین. کاک مەهدی من پرسیارم زۆر مابوون، ئێستا تەوەری دووەم ناچارم هەر باسی نەکەم چونکە لەبەر کەمی کات هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە کاتم تەواو بووە، بەڵام پێم باشە هەر لەسەر سەرچاومرۆیەکان ئەگەر دوا پەیامی خۆتی لەسەر برێ بۆ ئەوی هەوڵە دەین ئەمەدا چەند ئەڵلقەیەکی داهاتوو ئەگەر جەنابیش لەگەڵمان هاوکار بی بتوانین هەم لەسەر ئەو بابەتانەی کە لەگەڵم باسکردین بابەتی بەڕێوەبەر شێوازی کارژێڕی و سەرچاوە مرۆیەکان بۆ ئەوی زیاتر بناسرێ ڕەنگ بێ بە بەرنامەیەک حەقی خۆی پێ نەدەین. چیت ترماوە لەسەر سەرچاوە مرۆیەکان گرنگ بێ؟ ئەمن داوا لە هەموو برادرانەکەم لە فەرمانگەکانی حکوومەت بەتایبەتی لەو ناوچەیە هاوکار بن لەگەرمان و هاوکار بووینە و هاوکار تریش بن باشتر بن لە ئەوی بتوانین بە هاوکاری هەموو لایەک تەبعاً سەرچاوە مرۆیەکان سوپەرمان نییە بتوانێت بە تەنها ئەم ئیشە بکە و لە تااقەتی ویش نییە، بەڵام بە هاوکاری هەموو برادەران هەم لە دیوانی ئیدارە و لە فەرمانکانی سنوورمان دەتوانین ئینشاءڵڵا باشترین خزمەت پێشکەشی ئەم ناوچەیە بکەین کە ئامانجمانەوەیە. دەستان خۆش سپاس دەکەم. سەرکەوتوبی بەڵێ بینەرانی ساری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ بەڕێز مەهدی محەممەد بەرپرسی بەشی سەرچاوە مرۆیەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ قسەکردن لەسەر بەشی سەرچاوە مرۆیەکان وەکو یەکێک لە بابەتە گرنگەکان کە ئێستا لە نێو ئیدارەی سەربەخۆی سۆران کراوەتەوە و دەست بەکار بووە. تا لە پرۆگرامی داهاتوو پێتانەگەینەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی.